سیامەش کەس باسی ناکات ئەم هەموو قەزەیە بۆچی فڕێدرێت بە کۆمەڵگەڵ بۆچی ژنی زانیاری کرد بە دەسەکاتون لێمەگە پێمان وایە حکوومەت ئەم یاساگای خۆی بکات سندیکای ڕۆژنامەنووسان نووسینگەی گەرمیان لە ڕاستیاوەی کە جەنابەت بینیت وەرکشۆپێکمان هەبوو لەسەر بە پیشەیکردن لەژێر ناونیشانی بە پیشەیبوونی کاری ڕۆژنامەنووسی ئەمە لە ڕاستیا لە هەستکردنە بەو بەرپرسیارەتی کە ئێمە ئازەکەین کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان وەکو پیشە گرفتی هەیە وەکو پیشە ناناسیێنرێ و بەشێکی زۆری کێشە و گرفت و قەیرانەکانی کاری ڕۆژنامەنووسی نظری ئەمە پەیوەندی هەیە بەوەی کە کارەکە بە پیشە نەناسێنراوە. باسی من لە بەحسەکەی خۆم باسی ئەوم کرد کە بەشی یەکەمی ئەم بابەتە پەیوەندی هەیە بە حکوومەتەوە کە یاساکە جێبەجێ ناکە کە دادگاکانی سربەخۆنیە کە ڕێز لە کاری ڕۆژنامەنووسی ناگرێ کە پێشێلکاری بەرامبەرەکرێ کە ئاعتیماد و سیقەی لەسەر زانیاریەکانی ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەیاندن نێجووی لێ ناگرێ و دیوی دووەمیشی بەڕێی من لە قسە باسەکە پەیوەندیەوە بوو بەوەی کە ڕۆژنامەنووسانیش بەشێکن لەم گرفتە یعنی بە پێی یاسا جێبەجێکان بە پێی یاسا ئیش ناکە ئیتیکی ڕۆژنامەنووسی زۆر جار جێبەجێ ناکە و مەسەلەن بۆ سەبقی سەحەفیەک وەزانیاری نادرووزەدا بە خوێنەرەکانی